يعني نهاجي امجارة كدن ودقرن پایتخت تركيا انقره هفكاري ما شپول عباسي لورداكو بيتر بحثا فان پیش هاتان بكن شپول مجارة ايراني اف بابتا سركية ديار نهاد همو جوين لوتكيا ناتوی ده چه آگاهین داویل جمته هنه به تایبت درماره وان آخافتنین سروک ترامپ و مثلا بداوی هاتن آگر بستا لگل ایرانی سیروان دوای گرژی و ئالۆزی دوێنێ شەوێ لە خەلیجی لە گەروی هۆرموزدا ئێران هێرشی کردە سەر چەند کەشتێک لە گەروی هۆرموزدا هەر بۆیە تەواوی کۆبوونەوەی ناتۆ ئەوڕۆ لەژێر تەحسیری ئەوە بوو بۆیە هەر دۆناڵد ترامپ پرێزیدەنت دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا هەر لە ئانکارارا بڕیاری بۆمبۆردمانی شارەکانی باشووری ئێرانیدا و ئەو شتە زۆر دەنگی داوەتەوە لە ئانکارا لە نێو ناتۆدا لە نێو دانیشتەکاندا زۆری دەنگ داوەتەوە و قسە و باسەکان زۆرتر لەسەر ئەوە ڕاوەستاوە هەر بۆیە پرێزیدەنت ترامپ لە کۆبوونەوەکەی بەیانی خۆیدا لەگەڵ مارک ڕۆتێ بە ئاشکرا ڕایگەیاند ئەو ئاگربەست و ئەو دانوستانە و ئەو دانیشتانە بە تەواوی کۆتایی هاتووە و لە جیاتی گفتوگۆ گرژ دەخەینە سەر سەرنجمان دەخەینە سەر گەمارۆ و سزادانی کۆماری ئیسلامی لەبەرەوەی کە بتوانێت ڕەفتارەکانی خۆی بگۆڕێ هەروەها لەگەڵ قسەکردن و لە دانیشتنی هاوبەشی ڕۆژنامەوانی خۆی لەگەڵ ڤلادیمیر زێلێنسکیش دیسان ئاماژەی بەوە کردەوە کە ڕەفتاری ئێران قبولکردن نییە هەر بۆیە دەبێ ڕەفتاری خۆی بگۆڕێ ئاواش بەردەوام بێ شاید ڕێگایەکی دیکە ینی شەڕ بگرێتە بەر و ئەوەشی ئاماژە کرد کە ئەگەر بەردەوام بێت لەسەر ئەوە ناتۆژ بڕیاری ئەمنیەتی خۆی لەسەر ئەوانە لەسەر ئەو مژارە دەدا. سیروان باشە شەپۆل ینی ژبلی ببێژن ئاخافتنên دەربارەی ئێرانێدا چ بەرنامەیە سەرۆک ترامپ ئیرۆ هەیە تکاری زیاتر بەحسەوەیەکێ بکی بەرنامەکانی داهاتووی ئەوڕۆی پرێزیدەنت ترامپ سەلا دانیشتنە لەگەڵ ئەحمەد شەر تا شاید 1-2 ساعتی دیە و دانیشتە بەڕێوە بچیە هەروەها لەوێشدا بێگومان ئاماژە بە ئێران دەکردرێ لە بەرنامەکانی دیکەشدا پرێزیدەنت ترامپ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیە و هەروەها مارک ڕۆتێ سەرۆکی گشتی ناتۆ پێکەوە کۆتایی دێنن بە ئاخافتن قسەکانی خۆیان دەکەن لە کۆتایی ڕۆژی دوومی دانیشتنی ناتۆ لە ئانکارادا. بله وەکی دن شەپۆل چ ئەجندەیە ژبلی یا سەرۆک ترامپ شاندین ئەمریکیان جودا جودا لور هەنە بێژن وەزیرە دەرەوە مارکۆ ڕوبیۆ وەزیرە جەنگێ پیت هەکسەت ئەلبەت پرانیا ئەندامێن کابینێ لێدەکەنێن سەرکێ پەیوەندیاوان بەرەوانی و سیاسەتا دەرەوەن و هەروها هەژمارەکە ئەندامێن کۆنگرسێژی لور ئامادەن وەکی دن چ پلان هەنەش بۆ شاندا ئەمریکی کۆ جوینا دەپێک بینن. لێرەدا شاندەکان زۆرن سیروان شاندەکان لە کۆبوونەوەی جۆراجۆردا لە بڵدینگ و ساختمان و شوێنی جیاوازدا دادەنیشن تیمی نیزامی تیمی سیاسی تیمی گفتوگۆ و ئەوانە هەموو بەردەوامن لە دانیشتنی جۆرا و جۆردا بەڵام ئەو خاڵە گرنگەی کە ئەوەیە لە نێو کۆبوونەوەکاندا بەس باسی قەرارداد و ئەو گرێبەستە نیزامیانەیە هەروەها ئاماژە بە ئەمنیەتی ڕۆژهەڵاتی ناوینە زۆر گرنگە لێرەدا زۆر باسی دەکردیە و هەروەها مارک ڕۆتێ کە بۆ خۆشی باسی کرد لە دانیشتەکانی ئەو کۆبوونەوانەشدا هەیە باسیەوە دەکەن کە ئەمنیەتی ئەوروپا زۆر گرنگترە دیارە ئەمنیەتی ئەوروپاش گرێدراوە بە ئەمنیەتی ڕۆژهەڵاتی ناوین هەر بۆیە مارک ڕۆتێ ڕایگەیان کە ئێمە ئەو باجەتەی کە هەمانە ئەو بوجە و پارەی کە هەمانە میلیارد بووە بە دەقیقی و دروستی و بە ڕۆشنی دیارە لە چۆ خەرجمان کردو و کەڵکمان لێوەرگرتووە بۆ گەشتکردنی گەشەپێدانی فەزای سیاسی و نیزامی ئەوروپا هەروەها لە پرێزیدەنت ترامپ لە کۆبوونەوەی لەگەڵ زێلێنسکی شەر ئەوەی ئاماژە کرد کە شەری ئوکراین و رووسیا دەبێت کۆتایی پێبێ و ئەوە یەکێک لە فاکتۆرەکانە کە بتوانین باشتر سەبارەت بە ئەمنیەتی ئابووری و سەقامی دنیا قسە بکەین. بەلێ هەفکاری ما شەپۆل عەباسی تێژە ئەنقەرێ مەرە بۆ ئیسپاس بۆ ڤان زانیاریێنتە.